سپاس بۆ مامۆستا دەستت خۆش بێ کە ئەوەندە بە وردی و بە جوانی بۆمان شی دەکەیتەوە پرسیارەکان پرسیاری کۆتاییمت دەمەوێت لێ بکەم لە دوای ئەو هەموو هەوڵ و لێ بۆ کۆتاییە بەدڵی خۆت جوابمەوە مامۆستا باشە لە پاش ئەو هەموو هەوڵ و ماندووبوونە ئەو هەموو نووسینەت بۆ مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەمەوێت ئەوە بپرسم کە لە کۆتاییدا کۆمەڵێک کتێبخانە و کتێب و کتێبخانەی زۆر جوانت بەرهەمهێناوە و پێشکەشی ئێمەت کردووە ئیشاڵە تەمەند درێژ دەبێت مامۆستا باشە دەمێ بزانم لە دوای خۆت کتێبخانەکە تەسلیمی چێ دەکەیت بەر لە هەموو شتێک ئەو کتێبخانە لە دوران چ مەترسیدایە بۆ دەستەڵاتی سیاسی ئەو ڕۆژی ئەو خاتونە بەڕێوە دەبرد سانا خان دەکەی 23 ساعت ملا دەکەی ئەو ماوەیسیان ئێرکانە هەموو 150 کورسی جادە هەموو ژیرا بۆ مەسئولێک نەهاتەوە لەیەک ئەوە حسابی خۆم کڕیمەم تعمیرم کردووە دام مەزرانە ژمارەێک دڵسۆزەوەی ئەو خاتوو ساناخان هەندەکەی دکتۆر ئەحمەد بووە مامۆستا حەیدەر عەبدوڵڵا بووە سەعید عەبدوڵڵا بووە هەندەکەی مامۆستا فەرمان بووە خەلچیتر بووە دەنەوەکانی خۆم یارمەتیان داوە یان تا ئێستا حتا ویستم تعلیقێک بنووسم موژدە خەلچە کوردستان ئەوە کتێبخانەی لە باشووری ئەفریقیا دەکرێتەوە باشووری ئەفریقیا یعنی ببرن باشووری کوردستانە یعنی کەس نەهاتوە نازانێت دا ئەوە بەڵام لەگەڵ شەتم کردیان ئەو کتێبخانە پاشەوەی دەوڵەتی کوردی دروست دەکرێت بە یەکەم کابینە پێشکەشی دەوڵەتی کوردی دەکرێتە ئەگەر نا ئیمکانە بۆ چەند پارچە ئاردم ئێستا ڕەتەرخان کردووە وەسیەتم کردووە کە ئەوانە دەمێنێتەوە ئاردانە بە پاشی من ئەو مەکتەبە فەرمانبەری بۆ بەگری خەڵکی بۆ بەڕێوە بن ئینسانی دڵسۆز هەرما خێر هەرمایە بنادەکەی بەڕێوە بن کەنجی شەو ملەتە پشتی کتێبی کرد بە یەکجارێ بە قوربان تور باشە مامۆستا پرسیارێکی تر ئێوە باستان لە سێدارەدانی براکەتان شەهید جەمال حەیدەری کردووە دەکری ئەو چیرۆکەمان بۆ باس بکەیت یعنی شەهید بوونی جەمال حەیدەری بەڵێ خاتونێ بەڕاست ئەمە سەرەتاوە باس کرد بنە ماڵەی حەیدەریان بە تایبەتی کوڕەکانی عاسم حەیدەری منادەکەی شێخولی ئیسلامی ئیبراهیم حەیدەری حەیدەر ئەفەندی باوشی ئێمە منادەکەی کە بنە ماڵەکی گەورەی زانستی ئاینی ئیسلامی بووی منادەکەی بەدەیان زانای گەوریان بەدەهمینانە حتا بۆش ماوەران زۆر گرنگە یەکەم گوندە زانست لە گوندەوە گەیشتە شاری چوتە شار منادەکەی حتى بۆ نمونە لە بەغدایە کە عالیمەکان علومی نەقلیان تەواو دەکرێت دادنەماوەران و علومی عەقلیان دەخەنە وەشی سەبغەتوڵای گەورە نەقلی بەغدایە کرا ئیتر علومی عەقلیشە لەوێن دەخێنە لە ماوەرانە حتى هەندەسە خوێندراوە دەکەی بە هەر حاڵ جاوت لە چاچەوە کەسەکەیدا گوتم ئێمە بنەماڵە چووە لە سەرەتای چلەکان کە برایەکان پێڕاگەشتن کاک عاسم و کاک ساڵح و کاک جەمال و کاک مهێب من جبشت منداڵ بووین یعنی دەورێکی گرنگە لە کای ڕۆشنبیری و با بڵێن سیاسی و نەتەوەپەروەری و کورتپەروەری بڵاندەکەی بە دەرکەوتن بوونە بەشێکی مێژووی ئەو شارە و کوردستانیان دروستکەن بڵەکەی جا ئەوە جەمال حەیدەری یەکێک بوو کە مەعزەکەی زۆر بەتوانە بوو قائیدەشی گەورەی سیاسی بڵندەکەی هەرچەند کاک ساڵحی برام برای لەوەی بکە لە ڕێی کاک ساڵحی ئەوە هاتە ڕیزە حزبی ڕزگاری و حزبی شۆڕشەوە بەڵام کاک ساڵح خەجاڵی چل و حەوت حوکم درا مڵاندەکەی حافظ کرا و دوای هاتووە ماوەیەکدانی بەڵام جەمال حەیدەری پاشی هەندەی پێنەچوو بووە بە پرسی شاری هەولێر گەورە باشترین ڕێکخراوی حزبی شوعی ئەو کاتێ پاشی بەغدا لە سەردەمی جەمال حەیدەری لا جەمال حەیدەریان بردە کەرکووچی بووە ئەندامی فەرە لە ئەترافی مالێک سێف خیانەتێک عزووی سەرکردایەتی بوو جەمال حەیدەری ژیرا 7 ساڵ حکم درا 3 ساڵێ ساڵی 53 حزب شوێ عێراقی ترازانش کەتە ناوی ئینشقاق لێک ترازان جەماعەتی بەهاءالدین نووری و جەماعەتی با بڵێن عەزیز محەممەد و جەمال حەیدەری و عەدنان چلمیران و ئەوانە بتوان دکەی